کەم تەرخەمی مەکەن و پارێزگاری لە ئەنجامدانی نوێژەکانتاندا بکەن بەتایبەتی نوێژی ناوەند کە نوێژی عەسرە هەمیشە و بەردەوامیش هەستن بە ئەنجامدانی فەرمانەکان بۆ خوددا بەگەردن کە چیەوە اینجا ئەگەر ترسان کە نوێژەکەتان وەکو پێویست ئەنجام نەدەن بەهۆی جەنگ یا مەترسیەکەوە دەتوانن بەدەم ڕۆیشتنەوە یان بە سواری ئەنجامی بدەن هەر کاتێک ئەمین بوونەوە و هەستان بەهێمنی کرد اینجا یادی خوددا بکەن و نوێژەکانتان بە چاچی ئەنجام بدەن بەو شێوەیەی کە فێری کردوون پێشتر نەتان دەزانی پیاوانەتان کە دەمرن و هاوسەران بەجێ دەهێڵن دەبێت بە فەرمانی خوددا وەسیەت بکەن بۆ هاوسەرانیان کە تا ساڵێک لە ماڵی هاوسەریاندا ڕێزیان لێ بگیرێت و بەخێو بکرێن و دەرنەکرێن خۆ ئەگەر بەویستی خۆیان دەرچوون ئەوە ئیتر هیچ گوناهتان لەسەر نییە ئەی کەس و کاری ژن کە ڕێ بدەن ئەو ئافرەتانە بچنەوە دۆخی جارانیان لەوەی کە شەرع حەڵاڵی کردووە بۆیان پێش ئەیددا دڵنیاش بن کە خوددا باڵا دەستە ئەگەر ستەمیان لێ بکەن و دانایە لە ڕێنمووی و دانانی سنوورەکانیدا بۆ ژنانی تەلاقدرا و بڕێک سامان و پارە پێویستە لەسەر پیاوانی لەخوا ترس و پارێزکار ئەوە شێوەیە خوددا فەرمانەکانی خۆیتان بۆ ڕوون دەکاتەوە دەربارەی مافی ژنان بۆ ئەوەی ژیر بن و بیر و هۆشتان بخەنە کار